بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستان و ئازیزان، هاتینە سەروانەی خواردنەوەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بەڵێ ئەم بابەتانە زۆر و گەورن، بەڵام ئێمە بەشە تەندروستێکی هەڵبژێرین بۆ ئەوەی کە ئینشاءالله ئیسفادەی لێ بکەین و بەجێی بکەین وەکو خۆی جێبەجێکەین. خۆشەویستانم، خی گەورە فەرمێ وەجعلنا من الماء كل شيء حي. لاشەی ئینسان زۆرینەی لە ئاو پێکهاتووە، چۆن ئینسان لە ئاو دروست بووە. پێکهاتی لاشەشی ئەگەر بیکەی بە 100 بەشەوە زا لە 160 ئاوە، بڕۆ بۆ 70 بڕۆ بۆ زیاتریش لە مناڵە. بۆیە لاشە ئینسانە بینیت بە ئاو ڕاگیراوە. ئەگەر ئێمە ئاومانتیانەمێنێ زۆر بچووکە بینەوە، هیچمان نامێنێتەوە، شرینکەکەین. بۆیە بوونی ئاو زەرورە بۆ سۆڕانی لاشەمان، بۆ جوڵەی خوێنمان، بۆ دڵمان، بۆ مێشکمان، بۆ ئەندامەکانمان. چکە ئەو خوێنی کە تۆی بینی سوورە و ئەگەڕێ بەشێکی زۆر کەم خڕۆکەی تایە، بەشێکی زۆر کەم خانی تایە، زۆرینەی هەر ئاوە هەڵە سۆڕێ. بۆیە بوونی ئاو لە لاشەمانە کە پاڵفتی گوچیلەکانمانەکە زەرورە. ئەگەر ئاو نەگاتە لاشە وەسمان خوێنە کە زۆربەی پێکهاتەکەیەتی، بەڕاستی ئینسان زوو پەکەکەیەوە ئەو ئەندامە بە ئەندامی ئەو ئینسانە نامێنێتەوە. بۆیە بێ پارێزگاری لەسەر ئەو 5 لیتر و نیوە بکەین کە لە ناو بۆرەکانی خوێنمانە هەڵە سۆڕێویێت و ئەچێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر ئیتیمامی بە ئاو خواردنەوە داوە. ئاوی زۆر خواردێتەوە، ئاوی تەندروستی خواردێتەوە و کۆمەڵە شلەمەنیشی خواردێتەوە کە ئاویان زۆر بووە. بەڵێ مامۆستای ئێمە ناتوانین چاو لە وڵاتان کەین بۆ ئەوەی کە بزانین ئەوان تەجروبەیان چیە لە ئاو خواردنەوەیە، ئێمە چاویان لێ بکەین و بە شومپەکانی ئەوانە بڕۆین و وازنم قسانە و تەندروستی خۆشەویست و نازانم چیانە بێنین. بەڵێ توانیت. سین کە زۆر لە پێکهاتی جیهان پێکێن و مێژوویەکی دوور و درێژ و عەریقیشیان هەیە، حتا ئێستەشی لەگەڵا بێ ئاوی گەرمەخۆنەوە بۆ چکڵن ئاوی ساد وە لاشە خراپە. بابزانین وایە، بابزانین ئەکری ئێمەش ئەم کولتوریان لێ وەرگرین، ئاو نەکەینە سەلاجە و بەس ئاوی گەرم خۆینەوە. نەخێر، بە هیچ شێوەیە، چکە لاشە بۆ خۆی گەرمە، لاشە بەردەوام بۆ خۆی وەکوێت تۆ سیارەیەکت هەبێ گەرم کات بچی ئاوی گەرمی تێکی. نەخێر، پێویستە کات ئەم لاشەیە بە ئاوی سارد فێنک بێتەوە. چۆن سونەتە ئینسان بە ئاوی سارد خۆی بشوە، بۆی کە لاشە چکە بەردەوام لاشە تاقەی لە دەرەچێت، گەرمی لێ بەرزە بێتەوە، شەپۆلی لێیەتە دەرەوە، بەردەوام ئەمە پێویستە کات ئاوی ساردی کەی بەسەرا. بۆیە خوای گەورە لە حەدیثێکی قودسیە کە منەتەکا بەسەر ئینسانە فەرمێ ئەلم نصح لەکە جسمك ونرویەکە من الماء البارد. ئایا ئێمە جسممان بۆ صحیح نەکردی، لاشەمان بۆ تەندروست نەکردی و ئاوی ساردمان دەرخوارد نەدایی؟ کەواتە مادەم شتێ خوای گەورە منەتی پێ بکا بەسەر عەبدەکەیە، عەلامەتی ئەوەیە ئەمە شتێکی چاکە، شتێکی باشە و ئەمە نیعمەتێکە بێ لە دەستینەیە. مەعقوڵ نییە خوای گەورە منەتی ئاوی سارد کا بەسەر تا تۆ بچی ئاوی گەرم بخۆیتەوە. بۆیە خۆشەویستەکانم، حتا لە زستانیشە پارێزگاری لە مناڵەکانیشتان مەکەن وڵات تۆ لە وزەتێنە هەیە و تۆ نەخۆشی تۆ قورگەی وایە و تۆ هەڵامەتە ئاوی سارد نەخۆیتەوە. نە، بۆ چکە حرارەتی ئینسان لەم کاتەیە بەرزە بێتەوە، پێویستی بە ئاوی سارد لە هەموو کاتێ زیاترە. بڕۆ وڵاتانی ئەسکەندنافیا لە چلەی زستانە کە ئیتر بەفر بۆ بە سەوەڵبەندان ئاسکریم و سەهۆڵیان لە ناو مجەمیدە و سەلاجەکانە نابڕێ. بچۆ هەر مارکێتێ بڵێ ئاسکریمم بەرێت، چلورم بەرێ، مەڵتان بەرێ، هەموو شتێکیان هەیە بۆ ئەوەی کە ئاگادار بن. دکتۆریش کە لە وزەتێنی مناڵ عەمەلیاتەکە لە بچن زوو ئاسکریم بۆ بێن و شتێکی سادی دەرخوارد بن. بەڵێ خۆشەویستەکانم، كان أحب الشراب إلى رسول الله صلى الله عليه وسلم الحلو البارد. خۆشترین ئاو بەلای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوی سارد و سازگار بووە، ئاوی شیرین بووە لەگەڵ ئاوی ساردە. حەزی لە ئاوی گەرم نەبووە، مع العلم خۆی لە شوێنێکی گەرمان ژیاوە. بەڵێ بۆیە چون زۆر جار ئاوی بیریان بۆ هێناوە و ئیسفادەی لێ کردووە. ئەی مامۆستا ئەم ئەوانەی کە ئێستاکەنی ئێمەی خۆی نازانم ئەیکەنە ناو هیچ ناڵێم، بەڵام ئەو نەبزان خۆشەویستەکەم پێکهاتی ئاو خۆی پاکژە، پاکەرەوەشە ئاو. هەرچەندێک کۆنتەینەرەکەی ئەو شتێک کە تایەتی، ئەو مادەیە، ئەو دەفرەی کە هەڵی گرت و ئاوەکە تایە، چەند لە طەبیعیە و نزیک بێ ئەو ئاوەکە چاکترە. چەند کردە ناو لایلۆن و دەبە و کیس و ئەم شتانەوە جا خۆری لیبە، ئەو ئەم مادەیە سەحەتی نامێنێ بۆ معلوماتان. لەبەرەوە زۆر وریابن لەو جۆرە ئاوانەی کە بەغیری شێوەیەکی تەندروست
ئەو مادەی کە تیا هەڵەگیرێ نابێت لەنەوت دروست کرابێ، نابێت بەرهەم و پێکاتەکانی نەوت بێ. لەبەرە وریابن پیاوی چابن بۆ ئەوەی کە باجەکەی بە قورسی نەدەین. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چی هەبووە؟ قەدح و خەشەب. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پەرداخی لە چی بووە؟ لە دار بووە. سەیری خواردنی پێغەمبەری خوا خواردنەوەکەی چەند لە دەفرێکی تەبیعیا بووە، چەند لە پێکاتەیەکی تەبیعیا بووە. ئەی لە چی تریشا بووە؟ ماوەسە وەڵاهی ئێمە دارمان لە شۆ بوو ئێستاکەنە. كان لرسول الله صلى الله عليه وسلم قدح قوارير يشرب فيه. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پەرداخی شوشەی هەبووە، سوراحی شوشەی هەبووە کە تیا خواردوێتەوە. ئەتوانین شوشەکە پێیاکەین بەڵێ قورسە نەخێر، هیچ بەلامانە قورس نییە، بەعکسەوە ئێمە الحەمدوللا ئەمڕۆ لە هەموو شتێک هەرزانترە و ئەتوانین بەکاری بێن لە ماڵەکانی خۆمانە. بۆیە نزیکترین شت کە ئەمڕۆ بتوانین شلەمەنی پێ بخۆینەوە ئاگاتەن لێبێ شوشەیە بۆ لەبەر هۆکارەکانی زۆرن. هیچ نەبێت تەفاعل لەگەڵ مادەی ئاوەکەیان ناکە هەر چێنێکە تیا بمێنێتەوە. نهى رسول الله صلى الله عليه وسلم عن اختناث الأسقية. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نهی کردووە کە ئینسان لە دەمی دەفر بخواتەوە، واتە سەری پێوەنێ ئەو دەبەی کە پێیەتی ئاوا ساردیە هەرچیەکە دەمی پێوەنە نێو هەڵی قوڕێنێ. بۆیە ئەمە خراپە، ئەبێ ئینسانەکە بتوانێت بیخاتە ناو پەرداخێکەوە، ڕەنگەکەی ببینێ، شێوازەکەی ببینێ، دواتر بەو شێوەی کەوتمان خواردنەکە قمقم بیمژێت و ئیسفادەی لێ بکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نهى عن الشرب من ثلمة القدح. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نهی کردووە ئینسان لە شوێنی شکاوی پەرداخەوە بخواتەوە. سبحان الله، سێ حەدیثەکە چەند دقیقە. پەرداخێک ئەگەر لێوارەکەی شکا بوو کورە مەڵە تازە وڵاسیەتەکەی و ئەی باری ناکەم، نە ئەبێ لای بێ، ئەیکی بە ئەنجانە، ئەیکی بە هەر شتێک بۆ مادەیەکی تر، بەس ئەمە بۆ خواردنەوە بەکار نایە. بۆ چونکە ئەو شوێنی شکاویە ئەبێ بە شوێنی میکرۆب، ئەبێ بە شوێنی نەخۆشی، پاشان تەشویشی بۆ کەسە دروست دەکا کە ئیخواتەوە نازانێ پاشەکەی تێکەوتووە تیا ماوەتەوە. و دواتریش پاکردنەوەی ئەمە لە کاتی شتنا زۆر زەحمەتە، چونکە ئەمە تازە کلێنی تێبوو، بەو صافی و پاکیە نەما کە پێشتر هەبوو. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حتا بەم دیقەتە بۆ ئەوەی کە لێوەکانمان برینار نەبێ، بۆ ئەوەی کە بتوانین بە ئاسوودەیی شت بخۆین و شت بخۆینەوە، نهی کردووە لەوەی کە دەفری شوشەکەشمان سبحان الله لێوارەکەی شکابێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەمە گەورەتر فما كان يستعذب له الماء من بيوت السقيا. فما پێغەمبەری خوا ئاویان بۆ پاڵفتا کردووە. سبحان الله، ئەو کاتی کە خەڵک نەیزانیوە فلتەر چییە، ئەو کاتی کە خەڵک نەیزانیوە پاڵفتەکردنی ئاو ئەبێ بە کۆمەڵە پرۆسیات تێپەڕێ، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاوی پاڵفتی خواردەوە. سبحان الله، عجیبە. لەبەرەوە نەسیحەتی هەموو ماڵێکەکەم ئەگەر لە توانایانە هەبێ فلتەری ئاو دابنێن بۆ ئەوەی کە بتوانن ئەو ژەنگ و ژار و پیسی و قوڕا و خەڵتەی کە هەیە لە ئاوەکەی بکەنەوە، وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فلتەری هەبوو و فلتەری بەکارهێناوە. بەڵێ ئاو خۆشەویستەکانم کە ئینسان ئیخوات ڕژێنەکان و ئەنزیمەکانی مەعیدە و دوانزەگرێ لە کاتی خواردنا زیاد دەکەن. زۆر جار پرسیارمان لێ لە مامۆستا ئەری ئێمە کە ئاو بخۆینەوە ئەکرێ لەگەڵ خواردنی شەهر ئاو بخۆینەوە یان مەسەلەن ماوەی بۆستین و دوایی؟ بزانە خوای گەورە فەرمێ چێ؟ فەرمێ کولوا واشربوا، بخۆن و بخۆنەوە. یعنی چییە؟ یعنی کاتەکە بێکەوەیە، یعنی لە کاتێکا تۆ ئاوت خوارد نانە خوارد ئاوەکە بکە بەسەریا. بۆ چۆک و خەباتەیەک وای ساکەنە پڕێ کردووە لە چیمەنتە و لە لم، ئەگەر ئاوی نەکەی بەسەرا هەویر دروست نابێ، ئاردێ بێنە و هەر هەڵی سوڕێنە، هیچی لێ پێیان نابێ. ئەبێ چی لێ بکەی؟ ئەبێ بکە ئاوی تێ بکەی بۆ ئەوەی کە ئەم خواردنە وردە شل و ملکاتەوە، بۆ ئەوەی کە ئامادە بێ بتوانێت لە ناو ڕێخۆڵەیە لە ناو مەمیلەکانە بە ئیسراحەت بڕوات و زۆرترین ئیسفادی لێ بکرێ. بۆیە ئامۆژگاری خۆشەویستەکانی خۆمەکەم کە چێنیان دانابوو بۆ مەواعیدیان، یەک لەسەر سێ بۆ خواردن، یەک لەسەر سێش بۆ خواردنەوە، یەک لەسەر سێش بۆ هەواکەیان، یەک لەسەر سێی شلەمەنیەکە لەگەڵ یا بخۆنەوە چۆنە ئابوو شێوەیە. بەڵە خۆشەویستەکانم نەکەر ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شلەمەنی خواردەوەکو شەربەت، شلەمەنی خواردەوەکو شیر، نەک تەنها ئیکتیفای کرد بێ بە ئاو، ئێمەژە بێ ئەمانە وەکو خۆمان تەطبیقکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چی کردبێ؟
وإنك لتهدي إلى صراط مستقيم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕێگەیەکی ڕاست و ڕەوانمان پیشانەیە کە تووشی نەخۆشی نەبینتیایە. بۆیە سەکەنە بە بێخەم کەنانمان خوارد ئاوی لەگەڵا خوینەوە، بەڵام خوا ئەو فکرەی کە لە تای ساکەین لاومانە ماوە با تەرکیکەین. خەڵکاتی خۆی مامۆستا چی نەخۆم قەڵەوە میساکەناڵی مامۆستا چی بخۆم قەڵەو نابم. باوەزەم سەقافەتە بێنین، خواردن کەم بکەینەوە، شلەمەنی زۆر بکەین بۆ ئەوەی کە بتوانین شوێنی ئاو، شوێنی شلەمەنی کە یەک لە سەرسەی مەعیدەیە کە یەکسانە بە نیوەی خواردن و خواردنەوەکە حیسەی خۆی بێنێ و بتوانین مەعیدە و گەدەمانی لێپڕکەین بۆ ئەوەی کە ئەمە بەشێکی زۆری برسیەتەکانمان بۆ پڕکاتەوە و پێویستمان بۆ نەبێ کە خواردنێکی زۆر بخۆین، چونکە شلەمەنێکە زۆر مژرێ لە ماوەی کەمتر لە 2 ساعات تا بێ لە مەعیدە دەرچوو بێ پاڵ بە خواردنەوەکەشانی و مەعیدە و بەتاڵەکاتەوە و تووشی ئەو قەبزیەتی کە ئێساکەنە ئەمڕۆ خەڵکێکی زۆر پێوەی گیرۆدەن، تووشی ئەو بەدخۆراکی کە ئێساکەنە هەمانە، تووشی ئەو هەموو غازات و قۆڵۆنەی کە ئێساکەنە خەڵک گیری پێوی خواردووە ئینشاڵڵا نابین و ئەو حاڵەتانە کەم بنەوە پشتیوانی پەروەردگار. تێگەیشتین؟ الحەمدولله. هەر تێگەیشتن یاخود بەجۆکردنیش ئینشاڵڵا سەمیعنا وەئەطەعنا جۆمان لێبوو و جۆرایەڵ و ملکەچی فەرمانەکانی خوا پێغەمبەرەکەین بۆ ئەوەی کە بتوانین تەندروستیمان ناڵین وەک تەندروستی خۆشەویست بێ، بەڵکو نزیک بێ شوێنپێکانی هەڵگرین، تەندروستی خۆشەویستمان هەبێ بۆ ئەوەی کە لە دنیا و قیامەتا سەرفراز بین. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.